لە دوای دەستپێکردنی پەلامەرەکانی داعش لە ساڵی 2014 زیاتر لە 1 ملیۆن ئاوارەی عێراقی لە باشوور و ناوەڕاستی وڵاتەکە و نزیکەی 250,000 پەنابەری سووریش ڕویان لە هەرێمی کوردستان کرد. زۆرینەی و ئاوارانە لە هەرێمی کوردستان لەناو کەمپەکاندا نیشتەجێکران. ئێستاش لە دوای بڕیارەکەی حکوومەتی عێراقی بۆ داخستن و چۆڵکردنی کەمپەکانی وڵاتەکە کەمپەکان لە هەرێمی کوردستان داناخرێن و تا ئێستا دەیان هەزار خێزانی ئاوارە لە خۆ دەگرن. عەلی حسێن بەڕێوەبەری بەشی پارێزگاکانی هەرێم لە فەرمانگەی بەشەکانی سەر بە وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق ڕایگەیاندووە تا ئێستا 39,000 خێزانی ئاوارەی عێراقی لە هەرێم ماون کە لەو ژمارەیە 29,000یان لە دهۆک لە نێو 16 کەمپدان و 8,000 خێزان لاولێر لە 6 کەمپدان و 2,500 خێزانی ئاوارەی تریش لە 4 کەمپی سلێمانیدا ماون. ئاشکراشی کردووەکە و خێزانە ئاوارانە خەڵکی نەینەوا و سەلاحەدین و دیالە و شنگالن. سەبارەت بە ئاوارە سووریەکانی نیشتەجێی هەرێمی کوردستانیش ڕایگەیاندووە نزیکەی 25,000 ئاوارەی سووری تا ئێستا لە هەرێم ماون کە لەو ژمارەیە 15,000یان لە 5 کەمپی دهۆک و 7,000یان لە 4 کەمپی هەولێر و 2,500یان لە کەمپێکی سلێمانی نیشتەجێن. ئەو لێپرسراوی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق دەڵێت بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێم بەردەوامن لە هاوکاریکردنی خێزانە ئاوارەکان بە جۆرێک مانگانە دووجار خۆراک و مادەی پاکەرەوەیان پێدەدرێت. هەروەها پێداویستیە وەرزیەکانیان بەسەردا دابەش دەکرێت. لە ئێستادا دەست کراوە بە دابشکردنی نەوت بەسەر کەمپەکاندا و هەر خێزانێکی ئاوارە 200 لیتر نەوت وەردەگرێت. لە سەرەتای دەستپێکردنی پەلامەرەکانی داعشەوە لە عێراق شەپۆلی ئاوارەبوونی دانیشتوانی هەرێکە لە پارێزگەکانی مووسڵ و ئەنبار و سەلاحەدین و کەرکووک و دیالە دەستی پێکرد و بەپێی ئامارە ڕسمیەکان 5 ملیۆن عێراقی لە ناوخۆی وڵاتەکەدا ئاوارە بوون. لە دوای بڕیارەکەی حکوومەتی عێراقیش بۆ داخستنی کەمپەکان لە ناوڕاستی ئۆکتۆبەرەوە تا ئێستا 11 کەمپ داخراون. ئەوەش کاریگەری لەسەر ژیانی 34,000 ئاوارە دروست کردووە. ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش چەندین جار هۆشداریان داوە لەوەی داخستنی کەمپەکان دەیان هەزار کەس بێلانە دەکات بە تایبەت کە ڕێژەی لا سەدا 30 ئەو ئاوارانە شوێنی نیشتەجێبوونیان نییە.